فەرشەکانم ئەوە تا وڵای فەرشەکەم 3 ساڵە بەتەمام فەرش بکڕم کڕیمە ئەوە تا بیبینە خۆت بەخوای ناومە لە دەرەوە فڕەمداوە وەڵی لەبەرەوە داواکاری منێ داواکاری لەم شارە ئێمە جێبەجێ ناکرێ خۆزگەم هەیە تەمەنام هەیە تەمەنا لە دڵمایە خۆزگە لە دڵمایە هەرچەندە تەمەنی ئێمە تازە ڕۆژ لە نەحەقی و لە قەدرات تەمەنای ئەواکەم خۆزگەی ئەوە خوازم لە وڵاتێکە لە شارێکە ئەو تەمەنی ماومە بژیم کە شاری عەدالەت و حەقانی و شارێک بێ کە تۆ بتوانی بە حەق و بە ئارامی تیابژی ئێمە ئێستا ڕاستە نەقسی ئیداریمان هەیە نەقسی شارەوانیمان هەیە مؤسسەکانی تر بەس لایەنی ئەمنی بۆیە لێرەشەوە بیڵم ئینسان بێویژدان نەبێ ئێمە لایەنی ئەمنیەکەمان لە ئێستا لە هەموو شوێنێ باشترە باش ئێمە مدیری ئاسایش هەر ناناسی وەڵای من ئەلوا بیبینم نایناسم بەس هەموو ڕۆژێڵم ڕەحمەت لە خۆت و دایک و باوکە لەبەر ئەوەی خزمەتی خەڵکەکە لە لەچەم جەماڵ حەقیتیانیان هیچ عەدالەتێکیتیانە عەدالەتی ئاومانی عەدالەتی کارەبامانی عەدالەتی ژیانمان نییە دەی فەرموو ئەوە تا لافاوەکە هەڵساوە ئاوەکە هاتوۆتە ماڵمان ئێستا من ئاو نییە ماڵەکەمی پێ پاکەمەوە ئاو خنکانینی دەی فەرموو شارەوانی خۆ هەر هیچ نەبێتوانی سیستەمی ئاوەکە ڕێخەی ئاوەکەمان بۆ بەردەرەوە با ماڵەکەمانی پێ پاکەینەوە با زێرابەکانمان کە گیراوە پێی پاکەینەوە ئێکاکە منەوە تا منهۆڵی ماڵەکەم هەمووی گیراوە خۆ سەیریکە بەس توانیم هی قاپشۆرەکە بەردەم لەبەرەوەی ناتوام ئەوکانتر هەر کەسێک دێنە مەڵە بە 40,000 منۆڵەکەەوە بۆکەمەوە دوێنێ کابراایەک مێناوە لە وەڵا هەر منۆڵی بە 40,000 پاکەکەمەوە کورە لایانی پەیوەندیدار هەر زەحمەتە بزانێ ئەم گەڕەکە هەیە بەخوا نازانێ بە هەموو تەمەنم لایانی پەیوەندیدارم لەم گەڕەکانە بین و هەر نازانێ ئەم گەڕەکە هەیە بەخوا داواکاری لەبەرەوەی داواکاری جێبەجێ ناکرێت داواکاری ناکەم بەس ئەڵەم خۆزگە ئەخوازم تەمەنا ئەخوازم حکمێکی عەدالەت بێت ئەم چەمچەماڵە ئەم خەڵکە بەشمەینەتی داماوە کە هەمووی خەڵکی داماوە هەژارە تۆزێ بە ئارامی بژی تۆزە بە دڵخۆشی بژیت وەڵاو ماڵەکەمە بڕۆ سەیریکە سیسەمەکەم داناوە تا فڕیدەم چاوەڕێم وڵای پیکابێکم دەست ناکەوێ فڕیدەم خەسالەکەمە سوتاوە جلکانێنەوتم لێ داناوەڕشاوە فەرشەکانم ئەوە تا وڵای فەرشەکەم 3 ساڵە بەتەمام فەرش بکڕم کڕیمە ئەوە تا بیبینە خۆت بەخوای ناومە لە دەرەوە فڕەمداوە ئەو کاندیر ئەوەش فەرشەکەی ترمەهی متبەقەکەی هەموویم فڕێدا